ناوەندەکانی چاکسازی ژنان و منداڵان چیرۆکی سامناک و هەندێک جار چیرۆکی خەمناکیان لە ناوخۆیاندا هەشارداوە. ڕواندەی ئەم جارەمان تایبەت دەبێ بە گوێگرتن لەو چیرۆکانە و گەیاندنی پەیامی ئەم کەسانی کە لێرەدا ژیان دەبەنە سەر بۆ دەرەوەی سەنتەرەکانی چاکسازی. دیاردەیەکی فرەڕەهەندی کۆمەڵایەتی و دەرونی و ڕەفتاریە کە تاکێک لەژێر کاریگەری کۆمەڵێک فاکتەری ئابووری و سیاسی و کولتوریدا ئەنجامی دەدات. هێز و ماف بەکاردێنێ بۆ لە ناوبردنی ماف و ژیانی کەسانی تر. هەر بۆیە بە جۆرێک لە جۆرەکان گوزارشتە لە ململانەی قوڵی ناو کۆمەلگا و بەریەکەوتنی بەهاو بەرژەوەندیەکان. پێشتر چەمکی تاوان لە خودی تاکی تاوانبار و وەک شەڕەنگێزی ڕەها سیر دەکرا. هەر بۆیەش دەرەنجامەکەی بریتی بوو لە تۆڵە. بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی ژیانی شارستانی و مەدەنی و مافەکانی مرۆڤ، تاوانبار جگەلەوەی پێویستە سزای خۆی وەربگرێ، لە هەمان کاتیشدا وەک جۆرێک لە قوربانی کۆمەلگا سەیری دەکرێت و هەر بۆیەش هەوڵ دەدرێت لە ناوەندەکانی چاکسازیدا جارێکی تر لە ڕێگای پەروەردەکردنەوە و ڕێنماییەوە پەرە بە تواناکانی بدرێت و ئامادە بکرێتەوە بۆ ئەوەی بتوانێت لە ناو کۆمەلگادا وەک تاکی ئاسایی درێژە بە ژیانی خۆی بدات. ناوەندەکانی چاکسازی ژنان و منداڵان شوێنی ئەو ئافرەتانەیە کە هەر کامیان بەهۆی تاوانێک و چیرۆکێکی دوور و درێژەوە ماوەی بەندی خۆیانی تێدا بەسەر دەبن. نەرمین بەو مەرجە چیرۆکی خۆی بۆ گێڕاینەوە کە دەنگی بگەێنینە دەرەوەی دیوارەکانی چاکسازی کە داوای لێخۆشبوون دەکات. ئەم لە 16 ساڵیدا هەڵەیەکی کردووە و ساڵانێکی درێژ دەبێت باجەکەی بدات. خراپ بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندیکردن و گەڕان بۆ پڕکردنەوەی بۆشایی خۆشەویستی وای لێ کردووە بکەوێتە سەر شەقام و دوای ئەوەش بکەوێتە ناو داوی کۆمەڵێک بکوژەوە. لە سەرەتا باسی ئەوم بۆ بکە کە لە مناڵیە و لە ناو خێزانی خۆتا لە ناو دایک و باوک و خێزانتان خێزانێکی چۆن بوو، ژیانت چۆن بوو لەوێ؟ خێزانەکەم زۆر باشن بەڵام برام خراپە. لە ماڵەوە بووم هیچ ژیانم خۆش نەبوو. برام هەموو کات لە دەوامدا هاتەوە لێمی دەدا. ئەم نەدەوێرم لەگە هاوڕێکانم لە بەدەرکەدا بنیشم، نەدەوێرم هیچ بکەم لەبەر برام. هەڕەشە لێم دەکرد لێمی دەدا، ئازاری دەدا، منیش ناچار بووم لە ماڵەوە ڕاکەم. وەکو لە قسەکان تا پێشتر تێگەیشتم مۆبایلێک تۆی گەیانە ئەم ڕۆژەی کە تۆ ئەو حکومە دوور و درێژەت هەبێت لە زیندانە. کە ئەو کاتەی ئەمان چونیا سەفرەچی لەوێن دەرەمە کوڕەکەم ناسی ئەم تەلەفۆنم نەبوو لە ماڵەوە قەدەغای ئەمە تەلەفۆنمان ئەمنیش تەلەفۆنم کڕی بە دزی ماڵەوە. کەسێک لە ماڵەوە لە عایلەی خۆم تەلەفۆنیان لە دەستم دی تەقریبا مانگێک پێم بوو بە براکەی گەورەم یان گوتبوو براکەی گەورەم زۆر ڕچی لەم دەفتەوە. براکە گەورەمیش لە دەوام بوو هاتەوە گوتی دەتکوژم. ئەمنیش لە ترسان ڕام کرد. کەم لە ماڵەوە ڕام کرد هاتمە دەرەوە. من لە هەولێر شارەزە نەبووم، ماڵم لە غێر جێیە، ناتوانم ناوەکەی بڵێم. من مۆبایلم هەبوو لە ماڵەوە برام لە دەستم دیتم لەبەر مۆبایلەکە ڕام کرد. ئەو کوڕە بەمنی گۆ کە ئەو تەلەفۆنە کەشف بوو لە ماڵەوە گوتی ناوی من مەدا ڕابکە وەرە دەرەوە وعد بێ مارەت بکەم. وتی بەس ناوی من مەدا. ئەمنیش ڕام کرد ناوی منەدا کە هاتمە هەولێر تەلەفۆنەکەی دایخست بوو بەداخەوە. ئەمن هاتمە هەولێر کەسێکم خۆش دەویست خانی لۆ مگر لەبەرەوەی من هیچ شوێنم نەبوو بڕۆمێ. لەوێن دەر کوڕشکەم ناسی منی خۆشویست. ناچار بووم خۆشم بێ لەبەرەوەی هیچ جێم نەبوو، هیچ کەسم نەدەناسی. خانی بۆ مگرت مەسرەفی منی دەکرد لەبەر خاتری بەرژەوەندی ژیانی خۆم ناچار بووم لەگەڵم. خانی بۆ مگرت ڕۆژێکیان بە منی گۆ تەلەفۆن ڕقەمی کوڕەکەت دەدەمێت تەلەفۆنی بۆ بکە بینە دەرەوە. ئەمیش تەلەفۆنم بۆی کرد نەمزان دژمندارە بەخوای. ئەمیش تەلەفۆنم بۆی کرد کوڕەکە هاتە دەرەوە. زۆر حیمای لەگە بوو.
ئەمش چوومە لای نەیان کوشت خۆشەویستەکەم ئەوەی من خۆش دەوێ تەلەفۆنی بۆ هەموو کە سوکاری کردبوو چاردەوری منان هەموو گرت بوو لەوێن دەر ئەو کوڕیان نەکوشت یعنی زۆری پێچی دواتر بە منی گۆ برای ئەو کوڕم بۆ بێنە دەرەوە ئەمیش نامە دەرەوە زۆری پێچووەی گۆ گوتی ئەو هابینە دەرەوە نایکوژین تەنها چاودێری دەکەین ئەمیش هەر بەو نیەتە هینایتمە دەرەوە ئەم کە هینامە دەرەوە بە یەک ڕۆژێ چکە کوڕم نەدەناسی هەر برایوی بوو نەمدەناسی تەلەفۆنم بۆی کرد هاتە دەرەوە هاتە هەولێر غێر شوێنەوەی هەولێر نەبوو ئەو کوڕشکە هاتە دەرەوە هاتە لام لە لای لەوێن دەر مەوعیدماندایەک برادرە چی خۆی هینا لای خۆی من تقریبا 2 ساعات لەگەڵ هێلمان پیاسام دەکرد دواتر منیان گەڕاندەوە ماڵەوە کە لە ماڵەوە منیان گەڕاندەوە هاتەوە ڕاست کوشتیان یەکەم جار خوتان لۆم دانابووە برایویان نەکوشت دواتر کوشتیان لە کۆی ئەم چیرۆکە دوور و درێژە کە لە شتێکی سادەوە دەست پێکە ئەویش ئەوەیە کە تۆ پەیوەندیەکەت هەبووە بە مۆبایل و دواتر براکەت بە مۆبایلەکەی تیزانیوە لە ترسا هەڵاتووی لە ماڵێ ڕات کردو هەتا گەیشتوتە تا ئەو شوێنەی کە بە کوشتن تاوانباری و حکمێکی دوور و درێژت لەسرە لەکوێی ئەو چیرۆکە هەستەکەی ئەگەر نەتکردایە پەشیمانی لەیلەوەی کە کردوتە نە ئەگەیشتی بەم ڕۆژە کە بە کوڕەکەم گۆوەرە دەرەوە ئەمن نەمزانی بۆ کوشتنا ئەگەرە من بۆ کوشتنیشمی نابێتە دەرێ ئەمن ناترسم لەبەرەوەی 15 ساڵی خۆم خواردیە کە بڵێم دیفاع لە خۆم دەکەم وایە بەڵام پەشێمانم کە پێم گۆوەرە دەرەوە 15 ساڵم بە بەلاش بەڕای تۆ زیندان خۆشە لەبەرەوەی من هەڕەشەم لەسەرە من هیچ بەرنامەم نییە کە بچمە دەرەوە بچمە چێندەر لەبەرەوەی هیچ شوێنم نییە کە سوکارم وەرم ناگرنەوە چ پەیامێکت هەیە بۆ ئەو کچانەی کە لە وەزعی تۆیان کە بە هەمان ئەزمموی تۆە تێپەڕن و تووشی هەڵی لەو جۆرابن کە تۆ تووشی بووی وڵا هیوادارم غەڵەتی نەکەن لەبەرەوەی هەر کەسە وەکو منی بەسەدێ ئێستا حالیان من یەکەم جار کە لە ماڵەوە ڕام کرد کەتمە سەجادەی لە سەجادەش کەتمە زیندان هیوادارم غەڵەتی نەکەن بەڕاستی پەشەمان دەبن و زۆری ئەمن ئاوات بە و کاتە دەخوازم کە لە ماڵەوە بم هەموو ڕۆژ لێدانم لە سەبی بەس تەنها لە زیندان نەبامە داواکاریم لە حکوومەت هەیە عەفوەک بدرێ لەبەرەوەی ئێمە چاوەڕوانی عەفوینە بەڕاستی زۆر پێویستمان پێ لە 2012 عەفو نەدرایە هیوادارم عەفو بدرێ چکە زۆر پێویستیمان پێیە لێرانە زۆر کەسەیە زۆر حکومی زۆرە ئەمن داوای عەفو دەکەم لەو خۆم و لەو هەموو بەندکراوان لەبەرەوەی ئەمن شوێنم نییە بەڵام ئەوان شوێنیان هەیە حکومی منیش زۆرە لۆم دێتە خوارە دڵم خۆش دەبێت دووەم ئەم بچمە دەرەوە دەچمە سەنتەر بەلای کەمی ئەمن زیندانی نیمە وا دیارە ناوەندەکانی چاکسازی بۆ هەندێک لە حکم دراوەکان سوودێکی زۆری هەبوو بێت. سەمیرە نەیتوانیوە لە ژیانی دەرەوەی چاکسازی بخوێنێت و کاری وێنەکێشان بکات. بەڵام لە ناوەندی چاکسازی وەک خۆی دەڵێت باشتر توانیوێتی کاری هونەری بکات و درێژە بە خوێندنەکەی بدات. جیاوازی نێوان تەمەن و هەڵخەڵەتاندن و بەشداری لە چاوچنۆکی کەسانی تردا وای کردووە ئەم ئافرەتە وەک بەشێک لە پرۆسەی کوشتنی مێردەکەی ببینرێت. ئەمدان بەوەدا دەنێت کە هەرچەند دەستژنی دووەمی پیاوەکەی بووە بەڵام ژیانی خراپ نەبووە. لێ دوجار بەهۆی تاوانی کوژرانی مێردەکەی و دزینی سامانەکەی ئەو لێرە بەند کراوە. پێش ئەوەی ڕۆژگار وات لێ بکا بتگەێنێتە ئەوەی بکەویتە ناو زیندانەوە منداڵی و خێزانتان لە خێزانێکی چۆنەوە هاتووی؟ من کە منداڵ بووم ئەمە لە خێزاندارێکی ئەلحەمدولیلا خانەوەدانێکی دەوڵەمەند و باش بووین کە تەمەنم 14 ساڵ بوو باوکم چ بۆ هاندەران. بەڵێ تۆ هاندەران کە ئەمە لێرە ماینەوە کە باوکم زۆر محاولەی دەکرد ئەمە کە بانە هاندەران بەس ئێمە ڕەفزمان لۆ دەهات. بەس پاش تقریبا بوومە 17 ساڵ باوکم داکمانی کە ڕاکێشان بۆ هاندەر خۆم و خوشک و برایەکم ڕەفزمان لۆ هات. ئێمە کە لێرە ماین داکشم لەبەرمە لێرە ماینەوە دوای ئێمە شومان کرد
داکوماتونە هاندران. ئەو چیرۆکە چی بوو کە تۆی لە خێزانێکی ئاوا ئاسایی و خانەدانەوە گەیانە ئەوەی بکەویتە ناو زیندانەوە؟ من شەوەکی کە لەو قەزێ ماڵێ خێ پیاوەکەم شەوک ناشەوەکە کە دوژنیە ئەو شەوی ئەمن کە بەس ئەوم دەمزانی جۆم لە ئەوەی بوو گولەی بوو کە پیاکەمەوە شەوی لەکنم بوو ئیدە من نەمزانکە دەرکەم کردەوە دیتم پیاوم لە گۆڕێک کەوتو قەڵبی بەخین بوو. یعنی ئەمش هەروام کرد گوتمەوە دارە دوژمنی هەیە دزا هەروەم دوم کەسم دیت تکەوە زۆر لە خۆی دەترسە تاجر بوو. یعنی ئەم لە بینی هەوێم و خەسوومە هەی بوو. واللهی دیکە هەستام ئەمە چوومە لە قیژە و چوومە دەرێ ئیدێ هات هەستم کرد دەنجی ئامۆزای خۆم ناسیەوە کە لە بۆ منیش هات بم کوژیتن ئەتا گولەشیان هاوێش بەس بە من نەکەت ئەمن غارمدا دەرێ ئیدوا ئەوها زرقڕەکەم شکی کرد بە ئامۆزایەکەم شکایەتی لێ کردبوو. ئەم 3 ساڵ و 3 مانگە لێرەمە. لەکوێی ئەم چیرۆکە ئەم کارە ساتا تۆ تاوانبار کراویت و هێنراویتە ناو زیندان؟ وەڵاهی ئەگەر لە لای حکوومەتی بەوەی من بەش کە تاوانبارم دەلێن دەرکەت کردەوە و خۆشمان کامیرەمان هەیە و تەلەفۆنیش ئەویش بەڵگەیە بەس ئەوەی نەخوارد لە بۆ من بەڵگەشم هەبوو گوتیان تو دەرکەت کردەوە ئەم بە بەڵگە قسەم کردیا و ئەوانش تاوانبارەکان ئەوانش بە بەڵگە قسەیان کرد کە لەسەر و هاتنە پەنجەری سەریان شکاندیا. پاشەوەی حکومەکە تەواو بێت و دوای چەند ساڵێکی تر لێرە ئازادەبی ئەتەوێت لە کاتێکا کە وەکو ژنێکی ئازادە چیتە دەرەوەی زیندان چۆن ژیانت دەست پێ بکەیتەوە؟ یعنی ئێرە وەکو برێڕاستی دەرسەکە لە بۆ من بەعن هەر تا چیت بە چای خۆم بە بەڵگە نەبین و بڕوان ناکەم بە قسەی کەسش ناکەم چکە بە خۆم بۆ حاڵەتێک کە چیتمە ئێرانە. ئەلحەمدولە وەڵڵاهی ئێرە و دەرە هیچ فەرقی لێ لە بۆ من ڕاستی بەس ئەلێرە کە زۆر چت فێر بمە لە دەرێک کە ئافرەتێکی ناو ماڵێمە ڕاستە پیام هەی بوو بەس وەکو ناو ماڵی ئیش و لە دوی منداڵی ئەو چتانە لێرە فێر بووم لە دەرە فێر نەبوومە یەک بە خۆم ئیسە ئیشی وەرشەی دەکەم وێنەکێش ئیداری ئیشی دەرێ سوبغی دەکەم دەستی ڕسمم هەیە و تەڵەبەشم دەخینم لە دەرە نەم دەخین خارجی دەدەمەوە لێرانە و الحەمدولە دەورە خەیاتیشم کردیا و ئێستاش لوغەی زمانی ئینگلیزی کردیتیانەوە ئەویش بەشداری دەکەم یعنی زۆر چت لێرە فێر بوومە وەڵاهی خۆم ڕاستە ئێرە زۆر چتکە لێ فێر بوومە یعنی ئەوەندە خەڵکە لێرە کە دەبیم لە دەرە نەم دەدیت یعنی ئەگەبرێ لە ڕایانگەیاند و لە تەلەڤیزۆنی بەس لێرە چاوم بیتەوە هەموو شتە چ فێر بوومە و کە بچمە ژێرە بڕیارمدا حەزم لە وێنە کێش و چتی سەرجادە و ئەوانەی دیواریە زۆرش. شاناز بەهۆی ناپاکی هاوسەرگیریەوە لە ماڵەکەی و منداڵەکانی دابڕاوە و چەند ساڵێکە ژیان لە نێوان دیوارەکانی چاکسازیدا بەسەر دەبات. ئەو باسی چیرۆکی خۆی دەکات و بە حەسرەتەوە باز لە پەشیمانی خۆی دەکات کە چۆن ئەم ڕووداوە وای لێ کردووە لە منداڵەکانی داببڕێت و بە تەواوی شیرازەی ژیانی کۆمەڵایەتی بشێوێ. ئێستا بۆ ئەو بەندیخانە و دەرەوە یەکمانیان هەیە چونکە هەمووان حاشایان لێ کردو. وەکو دیارە تۆ ژیانی هاوسەرگیریت پێکهێناوە مناڵیشت هەیە ژیانت چۆن بوو پێش ئەوەی تووشی ئەم گرفتە ببی لە ناو خێزانی خۆت و لە ناو ماڵ و مناڵ و مێردی خۆتە؟ بەخۆم کەعنی کچم لە ماڵە دایکم بووم وەچی خۆشەویستشی بووم کە مێردم بە مێردی خۆم کرد شوم کرد دوای لە پاشۆش زۆرم ناخۆشی لەگە مێردم دیت دوای لە خوای بە زیادبی 6 منداڵم لۆی ناسە دنیای هیچ حیبمان نەبوو ژیانمان خۆش بوو نەبووم و فەقیریش نەبوومە هیچ کاتێک بەس کەیانیان زانیان مێردم هەبوونە زۆریان هەڕەشە لە مندا کرد مێردم بە تەمەنە تەقریبا 16-17 ساڵ لە خۆم گەورەترە ئەوانەی کەعنی لەسەر ئەو تاوانانێکی ئێستام لێرە کەتیمە لەسەوان ئەو زۆری هەڕەشە لە من کرد بە چت ئەمنیان ویست
بەس کە نەمزانی ئەوە هاالەنە لەگە من ئەم نەدەێران بە مێردی خۆم برێ مێردم چەند جار دەیگوت ئەدی لۆ تو بە من نەدەوە گوتم در نەداهات پێی برێ چونچ لێ دەیخواردەوە دەهاتە مارم دەماچەی پێ بوو نەم دەتوانێت بە هیچ شێوەیەکی برێم واز لێناندم بۆ تو بڕۆ ئەمن واز لێنانم عادت پێ دەدا کەچ ئێستا نەچینەیە ئەم بخۆم تەراق درامە جارێک بە حەشایلی تەراق درام کە لە ماڵێ بام بوو دوو ماگ لە ماڵێ بام بوو دوامێدم بە عشاری تەراقیدام گوتم بم بۆ لە بەخاتی شەژمدارەکەی گوتی ئەمە تو نابمەوە تو بە من نەگوتی ئەو من ئەو کوڕم خۆشویستە بە کوڕی بمە گوتم بە خۆش خۆم نام کردیە بە خۆش خۆم کردا بە حەق خۆتە و کاتی دەتوانی هەرچ کردا بە دوایش گوتم مادەمە من نابێوە لە مەحکەمەش تەراقمدا لە مەحکەمەش تەراقیدام و هیچ شتێکیشم نەکەوتم ئێستا شەکرە لەگە من 3 سارما خواردی هەوردووکمان تەلاق درایمە و ئەو کوڕە ژنی خۆی تەراق نەدا ژنی هەیە پێش ئەو ژنەی کە ئەو ژنەی بینی ئەو لەگە من بوو ژنیشی ئێستاش کە ڕاستە من احتراف کردە لەکن حاکمی دانم بە غەرەت داناگوت حاکم گوتی پەشیمانی گوتم بەرێ زۆر پەشیمان لەو کارێکە کردیتم ئێستاش کە هەموو جارە تەلەفۆن لۆ دەکەم دەرێم ژنی خۆم تەراق نادەم و ئەم لە تو مارخەرەتان دیێ و وەلەو ئەم نیش زۆری عنی قسەی پێ دێرم دەرم ئەم لێت خۆش نابم کو ئەم لە شەژمداران کرد و ژیانی منەتەم وێرە مارێ بام هەم حێل و عەشێت خۆم لەدەستدا لەسەوی چونکی لێ من ڕاستە غەرەتێکم کردیا بەس بێزەمیران ژنا ئێستا نشنێش یعنی هەر کاتێک دەمێ شکاتی لێ بکەم دەرێنە من شکات ناخۆش لێ بخۆش خۆت کردیتت زۆر جار تەلەفۆن لۆ بابیشی کردیا دەرێم یعنی ئەنگۆ منتان لێرە کردیا ئەدیقەی ناکە هەنا لێم بپرسنە هەنا شتێک دەرێنە من ئەتوماری کوڕی مەدوێران کردیا بخۆمان ڕەشەم لەسەر ئێستا چونکی لێ مێردی من بەیەک شەرتی گوتێت و دەبەمەوە گوتم برێ گوتی ئەتوو 20 دەفتەری لەو کوڕێ وەگرەمە تو دەبەمەوە ئەمن نەمتوانی ئەو درێ بکەم برم ئەو کوڕە پارەی لە من دزیە هیچ کاتێک پارەی لە من نەدزیە ئەو کوڕە ڕاستە پێکەوە مەسرەفی دری ما کردیا بەس هیچ کاتێک پارەشت لە من نەدزیە ئەو کوڕە گوت دەبەمەوە ئەم ژوەم نەگوت لەکن حاکمی گوت تەنەزولی لێ دەکەم تەنەزولی لێ نەکردم هیچ کاتێکش کەواتە مێردەکەت ڕێگر نییە لەوەی کە تۆ منداڵەکان ببینی منداڵەکان دەبینم بەس دەبی لەبەری بپارێمەوە لە تەلەفۆنی ئەجە مندارەکانم لە دێنەران و نانیتە بەساچی برێ ئەو یعنی مێردم بەو شتەی دەرێ ئەم لۆ دێنم ئەویش بە شتەشکە یان لۆ من دێنم گوتێت و دەبی برێ ئەو کوڕا پارەی لە من دزیە ئەمیش خوام لەسەر سەریە ناتوانم درۆی بکەم هیچکە بەرگە و دوریان هیچ کە ناگرم تووشی لێم ئێستا سزن کە ڕاستە لێ عەداسیمە لێ عەداسی یعنی دەرسێکی زۆر چاکم وەگرتیا یعنی درۆی نەکەم ڕاستە هەندم درۆ لۆ مێردم کردێ لۆ کوڕم کردێ بەس لە پاش 6 مندارەی یعنی بەتەمای شتەشکە بموندە درۆی بکەم تۆ تۆمەتەکەت ماوەی حکومەکەت زۆر دوور درێژ نییە و بە لە ماوەی داهاتووە ئەڕۆیتە دەرەوە چۆن خۆتە ئامادە کردو بۆ ئەوەی کە بچیتە ناو ژیانی دیسان ئازاد بیت و بچیتەوە ناو ژیانی ئاسایی خۆت لێرە کە چمە دەرێ دەی بچمە داڵدەی ئەو کاتی وەلای نازان یعنی ژیانی کو دەبمە سەرێ براکانم وەرم ناگرنەوە یعنی برا چم لە ماڵە دایکمەوە بە پێی نابی بێتەوە دەرکای حەشەی ئەمن دەیکوژم بەشەر دێن لە مارێ یعنی لەسە من ئەو دەرێ گوناحەوەی لێ مەگا غەدری لێکرا یعنی زۆر قسە بگەی ئێستارە چنێ مەگە لێرە بەرم دەسمە داڵدەی دادەنیشم کە یعنی ئەمن ڕاستە خۆم بەتاوان دەزانم یعنی غەڵەتێکی زۆر گەورەم کردیا ڕاستە احترافشم کردێ لە سەو شتێکە کردیتم یعنی هەموو شتەکەم لە پێناوی مندارەکانم لە پێناوی مێردیشم کردم کە شەژ مندارەکەم لە دەست نەدا بەڕێوەبەران و توێژەرانی کۆمەڵایەتی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە هیچ کەسێک بە تاوانباری لەدایک نابێت ئەوە کۆمەڵگایە کە ئازادی لە تاک دەسێنێتەوە و تووشی لادەری و هەندێک جاریش تاوانی دەکات هەر بۆیەش ناوەندەکانی چاکسازی ڕۆڵی دووبارە بنیادنانەوەی کەسایەتی تاوانباران دەگرنە ئەستۆ و پاش تێپەڕکردنی ماوەی بەندکردنیان ئافرەتەکان بە کۆمەڵێک بەهرەی نوێەوە بۆ کۆمەڵگا دەنێرنەوە
طبیعی من و توێژەرە کۆمەڵایەتی ئاماژە بەوە دەدەم کە هیچ تاکە خۆی تاوانبار نییە بەڵکو کۆمەلگا وای لێ دەکات کە ببێتە کەسێکی تاوانبار ئێمە هەر هەمومان کە لەدایک دەبین طبعاً بە ئازادی لەدایک دەبین بەڵام دواتر دەبینە کۆیلەی کۆمەلگا مڵکی خۆمان نین مڵکی کۆمەلگای طبیعی کۆمەلگە دەوری زۆر زۆرە ڕۆڵەکی زۆر کاریگەری هەیە لە بۆ هەر کەیسێک کە لە لای ما هەیە نەگەڵ کەیسانەی کە لێرەن ئەوە چەند کەیسێکە کە لە لای ئێمە وەکو چاکسازیەکان کاری لەسەر دەکرێت و ئێمە دەتوانین باسییان لێ بکەین کۆمەلگا ڕۆڵەکی کاریگەری هەیە لە بۆی ئەو کەیسە تووشی ئەو تاوانە ببیت و تووشی ئەو کارەساتە ببیت کە ئێستا لە ناو چاکسازیەکان خۆی تێدا دەبینیتەوە ئەو دابوونەریتەی کە کۆمەلگای ئێمە تا ئێستاش کۆتوبەندیتی وەکو بڵێ بوویتە کۆیلی ئەو دابوونەریتە ئەوە ڕۆڵەکی بەرچاوی هەیە لەبەرەوەی ئافرەتێک کاتێک کە خیانەی زەوجی دەکا چەندین دافع هەیە کەوای کردێ و ئافرەتە ڕۆبەڕووی خیانەی زەوجی ببێتەوە یاخود کە دەگاتە حاڵەتی کوشتنی کەسێک چەندین پەیرە و پرۆگراممان هەیە لە ناو چاکسازیەکان لەوەی کار لەگەڵ ئەو ئافرەتانە بکەین کە ژیان لە ناو چاکسازیەکان دەبەنە سەر یاخود ناوەندی چاکسازیەکان بوویتە شوێنی داڵدەدانیان و شوێنی ژیانن شوێنی گوزەرانیان ئێمە چالاکیان لە بۆ ئەنجام دەدەین طبعاً ڕۆژانە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی سەردانیان دەکات و لەگەڵیان دادەنیشی و گوێ لە کێشەکانیان دەگری و بە دوواداچوون لە بۆ کێشەکانیان دەکا زۆربەیان بووینەتە خاوەنی داهاتێکی خۆیان کاتێک کە دەچنە دەرەوە لە ناوەندەکانی چاکسازی ئەوانە خاوەنی بەهرەکەن دەتوانن گوزەرانی خۆیان و ژیانی خۆیان و بتوانن ئەتیمات لەسەر نفسی خۆیان بکەنەوە چونکە بەڕاستی یەک لەو حالەتانەی کەوا دەکات ئافرەت دایمەن ببیتە کۆیلەی بەرامبەرەکەی یاخود تووشی کێشە ببێتەوە ئەوەیە کە خاوەنی داهاتێک نییە. زانستی چاکسازی و ئیدارەدانی بەندکراوان لە دنیای نوێدا جۆرێکە لە معریفە. توێژەرانی بواری کۆمەڵایەتی ڕایان وایە پێویستە ژینگەیەکی لەبار بۆ ئەندامەکان بڕەخسێنرێت و سوود لە توانا و شارەزاییان وەربگیرێت. دوو دەستەی کۆمەڵاتی تایبەتمان هەیە لە ناوەندەکانی چاکسازی ئەوانەی کە بەندکراون ئەوانەی کە ئیدارەی بەندکراوەکان هەیەن بەندکراوەکان دیارن چێن ئەوانن کە تاوانێکیان کردو لە کۆمەلگاوە بەجۆری یاسا کارپێکراوە کۆمەڵاتیەکان محکومن و تاوانبارن و سزای خۆیان وەرگرتووە و حکمی قەتعی وەرگرتووە کەوتنەوە سوچی زیندانەوە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەمڕۆ لە دنیای نوێیە شتێکێ بە ناوی علمی اجتماعی علمی ئیسلاحی سجون و ئەو زانستێکە کە ئەخوێنە لە زۆر ناوەندە زانستی و زانکۆیەکانی جیهاندا بۆ خۆی ئیدارەدانی سجن جۆرێکە لە یاخود ئیدارەدانی بەندکراوان جۆرێکە لە زانست و ئەخوێنرێت و دەبێت دۆخێکی وەها کۆمەڵایەتی تایبەت و ژینگەیەکی تایبەت بۆ ئەو بەندکراوانە دروست بکرێت کە جارێکی تر تەهیل بکرێن و ئامادە بکرێن بۆی کە ئەوانەی کە قابلیەوەن بگەڕێنەوە بەناو کۆمەلگا بە شێوەیەکی دروستەنانە لە زۆرێک لە وڵاتانی کە ئەوانەشی کە محکومن بە مادەی زۆر قورس و کارێکی و خۆشنگیی ویان بۆ فراهم کردوون کە هەست بەوە نەکەن کە لە کۆمەلگا دابڕێنراون و زیندان لە سادەترین پێناسەیە بریتە لە ئیهمالکردنی مرۆڤەکان لەلایەن کۆمەلگاوە پەراوێستخستنیان کە ئیتر جارێکتر سوود لە توانە و تاقەکانیان نابینرێ بەڵام زانستی نوێی ئیدارەدانی زیندانەکان پێچوانەی ئەمەوە زۆرێک لەوانەی کە تاوانبارن و هەموو زانستە تاوانناسیەکان پێم ماڵەمانە کەسی زۆر بەتوانان چ لە ڕووی جەستەیەوە چ لە ڕووی عقلیەوە ناکرێت ئەمانە پراوێست بخیت و بیان خیتە سوچی زیندان و تاقەکانیان بکوژی لەبەرەوە زۆر جار دەوڵەت و کۆمەلگا پێویستی بە توانای ئەمانە هەیە لەبەرەوە زۆر گرنگە کە ئەوانەی لە شوێنەیە کارەکەن کەسی زۆر تایبەتمەند بن و بە جۆری هەموو میتۆدە کارپێکراوە زانستیە تاوان ناسی و کۆمەڵناسیەکان کەسانی زۆر پسپۆڕ و تایبەتمەند بن. چاکسازیش خوب ناوی خود چت گریتن تبته برهفکرنا کساتیاوی کسی یه چویت ناف چاکسازیه دا. چاکسازی بخو اوه که هکر رفتارن خراب هبن هکر شلای کساتیاوی و هندک آرشه و مشکله هبن چتلای درونی و بن یه جواکی و بین چاره کرن بریکا چاکسازی و برنامه چاکسازیه هکر دابته سجن داناوی که اینه سجن اف برنامه کود گلوان آفراتات تبکار اینان لازمه برچاف ولگرن که اوه تاوانه کارگیری راسته بله سزای خوش لای محکمه وی ولگرتی و یهاتی حجز کرن اوه خلاص اوه حکم بس ناف چاک سازی بخودا لازمه اف برنامه تینه چسباندن الویریان تینه تطبیق کرن و نارا گهینتن که هرو بیراوی لبین تاوه تو تاوان باری
بالعكس برنامج که هو صابیتن بیراوی بین کتو بنی آدمی کتو مروفی کتا خلاتیک جی کربیتن أفت عقوبة خوال قرت أمنا أولايانين أفت عقوبة دين أفت أملايانين أفت برهف كرنا كساتياتات كين وك مروف يعني بتر وك تاك مروف ما في بيتا باراستنش كو أم بردوام بيراوي لبينين أفل ويتوانه مرۆڤ بەردەوام بە دوای ئازاد بوون داوێڵە هیچ قەفەسێک نابێت بە ماڵێک بۆ بەختەوەری هەر بۆیەش پێویستە بەردەوام سیستەمی دادوەری و یاسایی هاوسەنگی نێوان تاوان و سزا ڕابگرێت بە جۆرێک کە یاساکان بەردەوام لە پێناو گەشەدان بەلایانی مرۆیی و پەروەردەکردنی ویژدانی ئەخلاقی تاکەکان هەنگاو بنێت لە پێناو کۆمەڵگایەکی تەندروستە. کۆمەلگا و کێشە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە لەوەی کە تاکەکان بگەیەنە ئەم شوێنە لە هەمان کاتیشە ناوەندە چاکسازیەکان ئەتوانن کە تاکێکی تەندروست دروستکەن لە لای خۆیان و دواتریش ئامادەیکەن بۆ ئەوەی بتوانێت دیسان بچێتەوە ناو کۆمەلگا و ڕۆڵێکی ئەم جاریان پۆزتیڤی هەبێ تا بەرنامەی داهاتوومان کاتێکی خۆش.